سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە بەرنامەیەکی دیکەی بازنەی هەڵبژاردندا لەگەڵتان دەبم. هەمیشە وتومە و دەشیڵێمەوە کاندیدەکان و بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان کاندید و بربژێری بەهێزن، هەر یەکەیان لە بوارێک و لە توانایەک و لە پسپۆڕیەکدا هاتوونەتە پێشەوە بۆ ئەوەی خزمەت بە چین و توێژەکانی کورد و کوردستان و ناوچەکانی کوردستان بکەن. بە تایبەتی لە بازنەی هەڵبژاردندا فۆکس دەخینە سەر ئەو کاندیدە بەهێزانەی کە لە بازنەی هەڵبژاردنەکانی سلێمانیدا بوونیان هەیە. ئەم جاریان محەممەد عومەر کاکە وەکو بربژێری ژمارە 56 لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمان دەبێت. ئوستازی بەڕێز بەخێر بێت. زۆر سپاس کاگیلمە. زۆر سپاس بۆ جەنابتان. لە ڕابردوودا بینیمانە بە توانایەک و هێزێکی زۆر باشەوە خزمەتت کردووە، گەنجانە، بوێرانە، چاونەترسانە لەم شارەدا توانیوتە پێگەی خۆت بسەلمێنیت. ئێستا بەڕێز کاک محەممەد عومەر کاکە دەیەوێت لە شاری سلێمانیدا ئەم پێگەیە بباتە پەرلەمانەوە بە دەنگی هاوڵاتیان و چین و توێژەکانی شاری سلێمانی. مەبەستی بەڕستان ئەمەیە یاخود زیاتر لەمەیە؟ زۆر سپاس کاک دیلمان، سپاس بۆ رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی بۆ ئەم دیمانەیە کە ئێوە هەمیشە پەیامی ئێمە دەنگ و ڕەنگی ئێمە ئەگەێنن. لە ڕاستیە من خۆم پێشتر کادری یەکێتی قوتابیان بووم، بەرپرسی لە قیزانکۆی سلێمانی یەکێتی قوتابیان بووم، بە هەمان گوڕوتینەوە بە هەمان حەماسەوە کە لە سەردەمی کاری ڕێکخراوەییم ئەمەوێ لەم پرۆسەیەکە بە شانازیەوە کاندیدی پارتی دیموکراتی کوردستانم، چی پارتی خۆی بە سەربەرزانە ئەچێتە ناو خەڵک، چی پارتی مێژووە تاریخە ڕابردوویەکی پاکی هەیە و ئێمەی کاندیدانیش سەربەرزین و شانازیە کە بۆ ئێمە خاوەنی پارتێکین کە پڕە لە دەستکەوت، کە پڕە لە مێژووی جوان، کە پڕە لە خەباتی بەردەوامی. دروشمێکی هەیە پارتی ئارامی و ئاوەدانی پێکەوەی خۆراگری. ئەم دروشمە هەموو سێکتەرەکانی ژیانەکانێت لەسەر ئەم دروشمە کار بکەن. بەڵێ بێگومان ئەم دروشمە دروشمێکی دیاری پارتیە. ئاوەدانی ئێمە ئەبینین پارتی چی کردووە، چۆن بووە، خەڵکی کوردستان شاهدە کە پارتی چۆن کاری کردووە لە هەموو سێکتەرەکانی ژیان. ئاوەدانی باشە مەبەستمە بەڕێز کاک محەممەد، یعنی زۆر جار لێرە و لەوێ باس لە کاندیدەکانی لیستەکانی کە دەکرێت دەگوترێت ئامادەکراونین، یعنی کەسانێک نین کە هیوا ئومێدیان لەسەر هەڵبشنێت بۆ ئایندەی پەرلەمانی کوردستان. بەڵام لە ڕابردووی گەنجەکانی وەکو بەڕێستا کە لە ئێستەی پرۆسەکەدا هەن دەبینین بە ئامادەکراوی هاتوون. بە تایبەتی لە قسەکانی بەڕێستا باس لەوە دەکەیت کە لە ڕابردوودا هەرچۆن هەبێ خزمەتت بەلاوان و بە قوتابیان کردووە بۆ پرۆسەیەدا تێپەڕیویت، بەدەل لەوەش ئامادەکراوی دەستی حیزبیت کە حزب هەمیشە وەکو پارتی دیموکراتی کوردستان هەوڵیاوە کادیرێک و کارمەندێک و کەسایەتێک لە نێو حزبەکەیدا هەبێت کە پابەندی بنەمان نیشتیمانی و نەتەوەیەکان بێت. ئەمە خاڵی ئەساسی لای ئێوە و لای حزبەکەتانە؟ بەڵێ بێگومان پارتی پەروەردەیەکی جوانی نیشتیمانی و نەتەوەیی هەیە. ڕێبازی یەکێتی قوتابیان کە دامەزرێنەری بارزانی نەمر بووە، ئێمەی وا پەروەردە کردووە لەسەر ئەساسی خزمەتی عام، لەسەر ئەساسی خزمەتی گشتی بەبێ جیاوازی و پارتی پەروەردەیەکی سەرانسەری نیشتیمانیانەی هەیە بۆ خزمەتی نیشتیمان. بۆیە ئێمەی پارتیەکان، ئێمەی کاندیدانی پارتی، ئێمەی کادرانی پارتی بە هەمان ڕۆحیەتی کوردانەی نیشتیمان پەروەریانی نەتەوەیانە ئێمە وا پەروەردەکراوین کە خزمەتی گشتی لە پێش بەرژەوەندی شخصیەکان بێ. بۆیە حزبایەتی لای ئێمە، پارتایەتی لای ئێمە وەسیلەیەکە بۆ خزمەت، نەگەیشتن بە ئامانج. ئێمە ئەمانەوەی خزمەت بکەین. پارتی حزبێکی ڕێکداکراوە لە ناخی جەماوەرەوە، بۆیە کاندیدی پارتی سەربەرزانە ئەتوانین ئێمەی کاندیدی پارتی سەربەرزانە بچینە ناو خەڵک، باسی دەستکەوتەکانمان بکەین، باسی مێژوو بکەین، باسی تاریخ بکەین، باسی داهاتوش بکەین، باسی ئاوەدانی بشکان. بێگومان کە ئەڵێن باسی ڕابردوو پارتی خۆی خاوەنی بنیاتنانی ئاوەدانی و ئارامی و پێکەوەی خۆراگری کە ئەڵێ پێکەوەی ئەو پارتیە سەربەرزانە هەموو پێکاتەنەتەوەی و ئاینەکان کە لە کوردستان نیشتەجێن قبوڵیەتی
دیفاعیان لێکا بەرگریان لێکا خۆراگرە لە بەرامبەر هەموو ئەو هێرشانەی کە ناحەزان ئەکرێتە سەر هەرێمی کوردستان ئەوێ ڕوبەڕوویان بێتەوە چی تاکە هێزە تاکە حیزبە لە کوردستان پارتی کە خاوەنی قەزی کوردیەویش پارتی دیموکراتی کوردستانە بۆیە هەموو چاوی دوژمنان لەسەر پارتی دیموکراتی کوردستان کاک محەممەد زۆر جار لێرە و لەوێ ئەم دروشمە زۆر دووبارە دەکەمەوە یاخۆ ئەم قسەی نەیارانی کورد زۆر دووبارە دەکەمەوە کە دەڵێن هەر کاتێک ئێمە ویستمان کورد نەمێنێ دەبێت پارتی نەهێڵین کەواتە پارتی هەڵگری پرسێکی حساس و ئەساس و چارەنووسازە کە پرسیینەتەوە نیشتیمانە کە هەڵگری ئاڵای کوردستانە بێگومان کاک دیلمان ینی ئەگەر بگەڕێنەوە بۆ تاریخ ینی لە دوای جەنگی جیهانی دووەمەوەکە لە 46 پارتیدا ئامەزرێ پارتێک بێت پارتێکی نیشتیمانی نەتەوەییە یعنی بۆ هەموو کوردستان بووە هەموو پێکاتەکانی تیا کۆ بۆتەوە کۆنگرە یەکە تاوەکو کۆنگرەی چواردە ئەبینین لە هەر مەحەتەیەکی تاریخی پارتی بەهێز بوو بێ کورد بەهێز بووە شۆڕشی ئەیلو تاکە شۆڕشی کوردیە کە شۆڕشێکی سەرتاسەری بووە هەموو پێکاتە ئاینی و نیشتیمانی و نەتەوەیەکانی تیا بووە بۆیە تاریخ ئەمەمان پێ ئەڵێ ئەوانەی کە ناحەزی پارتین ئەوانەی کە دژی پارتین گەڕێنەوە بۆ مێژوو هەر کاتێک پارتی بەهێز بوو بێ کورد بەهێز بووە و هەر کاتێکیش پارتی حاڵێک ویستی بێتیان زعیفیکەن ڕویان لە پارتی گرۆچووکی پارتی خاوەنی قەزەیەکی نەتەوەی نیشتیمانی یەک ملا حەزە من زۆر جار ئەمە باسەکە ئێمە پارتیەکان ئەگەر بە ئاڵایەکی کوردستانیان بە ملپێچێکی کوردستان بچنە ناو بازارەوە خەڵک ئەڵێن ئەمە پارتیە ئەمە پارتیەکانە کەواتە نەیارەکانیشمان ئەو شەرەفیان بە ئێمە بەخشیوە کە بڵێ پارتیەکان پارتی دیموکراتی کوردستانە بەڕێبەرایەتی سەرۆک بارزانانی کە خاوەنی قەزەی کوردیە باش کاک محەممەد بەدەل لە پارتیەکانی شاوڵاتێکی سادە ئەگەر ئاڵایەکی کوردستان بکاتە مری یاخود وەکو لۆگۆیە کەڵی واسێ بچێتە نێو بازارە ڕاستە و ڕاست پێڵێن تۆ بووی بە پارتی کەواتە پارتی هەڵگری ئەم دەستکەوتە گەورەیە شانازیە بێگومان شانازیەکی گەورەیە دوژمنانیشمان عەفو کاگیلمان دوژمنان ئەوانەی کە نایاری پارتین ئەوانەی کە نایاری کوردن بە ئاشکرا بە پارتی ئەڵێن ئێوە خاوەنی قەزەی کوردی بۆیە چاوی هەموو نایارانی کورد لە پارتیە ئەیانەوێ زعیفیکەن بۆی پارتی زایبێ بەڵام پارتی وەکو جەنابی سەرۆگەڵێ هێزێکی ڕێکداوتاوە لە ناخی جەماوەر پارتی وەکو داربەڕووی چیاکانی کوردستان وایە بیبڕی بیستێنی شوێنێکی ترسەرەڵێت دروستە دەستی جەنابتان خۆش بێت زۆر جار باز لە وەکو گوتمان بەڕێستان لە بواری لاوان و قوتابیاندا کارتان کردو دەتانەوێت بۆ ئایندە لە ئێستادا هاوار و ناڵەی ئەوانەی کە با بڵێن زانکۆ تەواو دەکەن یاخو پەیمانگا و زانکۆیەک تەواو دەکەن بەبێ کار دەمێننەوە داوای هەلی کار دەکەن ئێوە دەتانەوێت لەم ڕێەوە کە ئێستا داوای دەنگیان لێ دەکەن چی بۆ ئایندە ئێوان بکەن ئەزانی کاک دیلمان لە کارنامەی پارتیا هاتووە کە گرنگی ئەداوە تا هەلی کار ئەڕەخسێنێ بۆ ئەو قوتابیانەی کە دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن وە بە عام لە ئاوانی کوردستان لە ڕووی ڕەساندنی هەلی کار لە کەرتی گشتی و کەرتی حکومی بە پێدانی قەرزی بچووک بۆ پێدانی قەرزی بچووک بۆ مودەیەکی درێژخایەن بۆ ئەوەی ببن بە خاوەنی بزنسێکی خۆیان پارتی بەردەوام کاری لەسەر ئەوە کردووە کە هەلی کار بڕەخسێنێ بەردەوامیش کار لەسەر ئەوە کاکە گەنجەکانمان بێکار نەبن دەرچوەکانمان بێکار نەبن بەردەوام هەوڵی داوە بەڵام لە ڕابردوو قەیرانێکی قوڵی دارایی هەبوو پارتی توانی خۆراگرانە بەری ئەم قەیرانانە بگرێ بۆیە بۆ داهاتوش بە تایبەتی ئەگەر سەیری سلێمانی بکەی کاک دیلمان ینی ئەبینی ڕێژەی کۆچی گەنجان لێرەوە بۆ ئەوروپا زۆر زیادی کردووە بە بەراورد بە شارەکانی تر بۆ لێرە هەلی کار زۆر کەمە خاوەن بزنسمانەکان پرۆژەیان پێنادرێ بۆی ببە پرۆژەی وەبەرهێنان بکەن لەم شارەیە کە تۆ بزنسمانێک سەرمایەدارێک وەبەرهێنێک نەیتوانی سەرمایەکەی خۆی بخاتە ئەم شارە و بیخاتە پرۆژەوە پارە ناچێتە ناو ئەم شارە و ناو بازار و ئەمانەوەلی کار جوڵەی بازرگانی نابێ جوڵەی ئابووری پەکەکەوێ کە جوڵەی ئابووری پەکی کەوت هەلی کار نامێنێ گەنجی ئێمەش لێرە ئەگەر هەر گەنجێک بیەوێ هەلی کارێکی دەستکەوێ ئەبێ حزبی دەسەڵات لێرە کە مێژوویەکی هەیە هەمومان ئەزانین سلێمانی چی لێ کردو بەرەو شوێی بردووە ئەبێت تەسکەیوانی بێ بۆی هەلیکاری دەستکەوت و سەرڕایەوەش ببێ بە خاوەنی بزنزێکی خۆی ڕێگری لێکەن لە ئەنجامدانی بۆی کە پشکیانە بێ یاخود سەرانیان لێ باشە مامۆستا محەممەد زۆر جار لێرە و لەوێ دەگوترێت پارتی سلێمانی پەراوێز خستووە دروست ئێوە وەکو بەربژێرانی پارتی دیموکراتی کوردستان چۆن وەڵامی ئەمە دەدەنەوە
پارتی سلێمانی پاراوێز نەخستووە بگرە بە عکسەوە پارتی نەبووە سلێمانی کۆتە قەیرانێکی قوڵی دارایی لە هەموو ڕوویەکەوە ئەوەی ئەوانی ئەوەی کە سلێمانی پاراوێز خستووە ئەم حیزبەیە کە لێرە دەسەڵاتی هەیە من بە خەڵکی سلێمانی بە خەڵکی دەوروبەری سلێمانی بەڕاپەڕین بە گەرمیان ئەڵێ فرسەت بدەن بە پارتی با پارتی ببێ بە حیزبی دەسەڵات لەم سنوورە تەنها 4 ساڵ ئەو کاتە من وەکو بەربژێرێکی ئێستا وەکو کادرێکی پارتی دوای 4 ساڵ گۆڕانکاری لە ڕووی ئیداریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی پرۆژەی خزمەتگوزاریەوە لە ڕووی ڕەخساندنی هەلی کارەوە نەبوو پێش ئەوان من ئەڵێم با پارتی بڕۆخێنی یانی ئەم بەرپرسیارەتەوە ئەم بڕوا بەخۆبوونە دەکرێت کاک محەممەدیان لێرە و لەوێ سەرنج بین هەولێر دهۆک زاخۆ ئەو ناوچانی کە نمونەیەکی زیندووە دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان نمونەیەکی جوانی پێکەوە ژیان ڕێزگرتن ئاوەدانی خزمەتگوزاری ئەمن و ئەمان ئێستا لەم شارەدا کە ئێمە تایە قسە دەکەین ینی من زۆر جار دەڵێم ئێمە لە بەرزایەکی شاری سلێمانی وەسەی دەکەین ئەگە بەڕێستان ئاوڕێک بۆ دواوە بدەنەوە پێم خۆشە ئەم شارە پڕە لە جوانی بەڵام سیاسیەکان ویان کردو ئەم شارە پڕ بێ لە تیرۆرکردنی گەنجەکانمان تیرۆرکردنی منداڵەکانمان بێسەر و شوێنکردنی گەنجەکانمان یعنی وەکو بەڕێستان دەڵێن بە جێهێشتنی سلێمانی کە زۆر جار ئێمە لەوانێت چەند خولەکێک بە جێبیێڵنی یا چەند خولەکێک بچینە شارێکیکەوە بێتابیری ئەم شارەیەکەین جاوە تا هەتا تۆ بڕیاربی لەم شارەدا نەژیت ینی ناچاری وار لێکات کە ئەمانەی کە گوتم تیرۆرکردن و ئەمانە لە پێناو مانەوەی خۆت لە ژیاندا ناچارت دەکەن ئەم شارە بە جێبێڵی کەواتە هەنگاونان بەرەو دەنگدان یاخود دەنگدان بە بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان لەم تیرۆر و قات و قڕیەی سلێمانی دەرباستان دەکات هیوا بۆ ژیانتان دەگەڕێنێتەوە کاک دیلمان سلێمانی شارێکی جوانە ئەگەر پارتی دەسەڵاتی بەڕێوەبردننی سلێمانی هەبووە ئێستا ئەبوو بە شارێک لە هەموو جیهان کە خەڵک بۆ گەشتیاری ڕووی تێکرد بەڵام ئێستا نەگەشتیار ڕووی تێکە نە خەڵکی ئەم شارەش ئەیەوێ لێرە بژی بۆ ئەوەی کە جەنابەت باست کرد هەموو ئەم هۆکارانە هەیە ڕێگری لە خەڵکە گرێ چەتەگەرایی هەیە قۆرەخکاری هەیە کۆمەڵێک شتی تریش لەو بابەتانە کە هەیە ململانەی ئامۆزاکان ململانەی حزبێک دیوە تەشیرکردن وە زمانی زب ئەستن کاگتخوا کاک محەممەد بووم بوورە لە پرسیاری یەکەم قەت دەکەم بەڵام زۆر مەبەستمە پارتی دیموکراتی کوردستان لە دروشمەکانیا هەمووی باسی ئاوادانی و خۆشگوزارانی دەکات ئەمانیش باس لە ڕووخاندن و نەهێشتن ئەم شتانە دەکەن پێتانوانی هەل لە دروشمەکانە دیاری ئەگەر ئەو دروشمەی ئەوان کاڵێن نازام کۆتایی پێێنین ئەی ڕوخێنین ئەگەر کۆتایی هێنان بێ بە نەهێشتنی هەلی کار شتێکی باشە ئەگەر کۆتایی هێنان بێ بە تیرۆهابی فکری تیرۆری خەڵک چاچی کەبابچی بەڵایم دەستخۆشیان لێکە بەڵام پارتی ئەگەر مەبەستیانەوە بێ پارتی بڕوخێنن بگەڕێنەوە بۆ تاریخی باب و باپیرانیان خەونەکەیان خستە ژێرگەڵ بەڵام دوایش هەر چوونەوە بەردەرگای پارتی ئێمە هەڵەمان بۆیە هەمان شتە دەتانەوێت بڵێن ئێوەوانە لە باپیرانتان وەرگرن کە پارتیەکی ڕگوڕیشە داکوترا و بەم سیاسەتە چەوتەی ئێوە ناڕوخێت نابێگومان ناڕوخە تاریخنەوە خۆیان نەزانن تاریخ چۆنە بەم شێوازە تەعاملکردنە بانگەشەیە توند و تیژە بۆیە ئێمەی کاندیدانی پارتی و پارتیش بەڕاستی دانابەزێتە ئاستێکی نزمی بانگەشەی هەڵبژاردن کە بەو شێوازە تەعامل بکە ئەوان ئەیانەوەکو پارتی بن بەڵام پارتی ئەو قۆناغی زۆر دەمێکە تێپەڕاندووە پارتی لە ئەوێ کوردستان لە قۆناغێکی باشتر بباتە قۆناغێکی باشین ئەمە قسەی کاگنیتیڤان بارزانانی کە ئەڵێ ئەوان ئەیانەوەکو پارتی بن کە ناتوانن پارتیەوەی تێپەڕاندووە کە بیەوەکو چێبێ پارتی ئێوێ کوردستان لە قۆناغێکی پێشکەوتوتر ببا بۆ قۆناغێکی پێشکەوتوترین و نایابترین بەرەو سربەخۆیی بەرەو خۆشگوزەرانی بەرەو ئارامی زیاتر باشە کاک محەممەد زۆر جار قسەیەک هەیە لە نێو کۆمەڵگەی خۆماندا دەڵێ دەستی بەسەری نەدەکەوت دەستی بۆ قاچەکانی دەبرد ئەوان دەستیان بە خزمەتگوزاری و ئاوەدانەکەی پارتی دیموکراتی کوردستان ناگات ناتوانن بەڵام دێن لەم پەر بۆ ئەو بیر و فکرە بەرفراوانانی پارتی دیموکراتی کوردستان دروست دەکەن زانی پارتی ئەم قۆناغانەی زۆر وەڵامی ئەو بابەتی ئیرهابی فکری و هێرشکردنی میدیای ئەوانە نادا پارتی خۆی بۆ مەشغوڵ ناکە پارتی پارتێکی نەتەوەی نیشتیمانیە پلان دانێ بۆ استراتیژ
بۆ کورتخایان ناکە چیەکاتینە و استراتیژێکی نیشتیمانیانە کوردستانیانەی لەبەردەما بۆی خۆی مەشغوڵ ناکە بە هەندێ بابەتی بانگەشەیی و باشە کاک محەممەد لە پەیوەندە دیبلۆماسیەکانی پارتی دیموکراتی کوردستاندا هەمیشە بینیومانە پارتی نایەوێت لۆکاڵیانە کارکات بەتەچیت وایە دەیەوێت خۆی بەرفراوانتر کات بەڵام ئەم حەزبانە هەمیشە ڕۆژ بە ڕۆژ لۆکاڵی تر بیر دەکەنەوە ئەمەش یەکێکە لە خاڵەکە بەڵێ بێگومان سیر کە پارتی لەسەر ئاستی نێودەوڵەتی تعاملی لەگەڵەکرێ لەسەر ئاستی هەرێمایەتی و ناوخۆی عێراق و نێودەوڵەتی تعاملی لەگەڵەکرێ چونکی بۆ پارتی لە ڕووی دیبلۆماسیشەوە لە ڕووی پەیوەندیە نێودەوڵەتیەکانەوە هەنگاوی زۆر باشی بڕیوە کە ئەمە ژوە ئەکە لەم عیلاقە پەیوەندیە نێودەوڵەتیانەوە واکە کە شەریکەکانی دنیا ڕوو لە هەرێمی کوردستان بکردن هاان بدرێن بۆی و بەرهێنانی زیاتر لە هەرێمی کوردستان بکەن بەڵام ئەمان لۆکاڵیانە بیرەکەنەوە هەموو شتێک ئامادەن بەس تەنها ئامادەنین کورد بن کوردبوون زۆر گرنگە لای ئێمە هەموو پارتیەک کوردێکی دڵسۆزە هەموو کوردێکیش پارتێکی دڵسۆزە جوانە کاک محەممەد خاڵێکی تر هەیە کە بۆ ئەمڕۆی سلێمانی و بۆ دەرەوەش کاریگەرەکە گەشتەکانی فڕۆکەخانەکانی سلێمانیە چەند مانگێکە و بۆ ساڵیش دەڕوات لەلایەن وڵاتان و تایبەتر لەلایەن تورکیاوە ڕاگیراون یعنی زۆر جار ڕادەگیرێن دووبارە دەست پێ دەکەنەوە هەر چۆن هەیە ئەم سیاسیانە ئێرە نەیانتوانیوە لەگەڵ وڵاتانی دراوسێشدا لێک تێگەشتنیان هەبێت ئەمە یەکێک نێر لە خاڵە خراپەکانیان بەڵێ یەکێکە لەو خاڵانەی کە ئەمانە لە بەرەوەی و جەنابەت فەرموود لۆکاڵیانە بیرەکەنەوە ئەگەیان لە دەوروبەر نەماوە ئەگەیان لە عیلاقاتی دیبلۆماسی دەرەوە نەماوە گرنگ لایەن گرنگ نییە ئەوان تەنا ئەیانەوێت دەسەڵاتێکیان هەبێت لەم سنوورە دەسەڵاتی ئەم شارە قۆڕەکەن لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی اقتصادیەوە بازار قۆڕەکەن هەمووی بۆ خۆیان تەنها بیریان لای ئەوە لایەوان کوردایەتی بوونی نییە ئەمە تاریخ پێیوتووی بەداخەوە گەربوونی هەبووایە دەیانتوانی چەند جارێک لەلایەن بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان و دڵسۆزانی پارتی دیموکراتی کوردستانەوە هەوڵیان نا لێک تێگەشتن هەبێت لە نێوانیاندا بۆ ئەوەی کە هەنگایەک بنن لە پێناو خزمەتکردن و ئایندەیەکی بەهێز بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەوان لە پشتەوە دەڕۆشتن و کۆنتاکت و پەیوەندیان لەگەڵ عێراق و عێراقچیەکاندا دروست دەکرد یاخود چۆن هەیە وڵاتانی نەیە لەگەڵ هەرێمی کوردستاندا دروست دەکرد بەڵێ بینیمان ڕابردوو بینیمان 16 ئۆکتۆبەر بینیمان ئێستش بینیمان کە ئەوان ئەیانەوێت چی بکەن چۆن دژی هەرێمی کوردستان بن ئەیانەوێت چۆن هەرێمی کوردستان لاواز بکەن بەڵام هەتاوەکو پارتی بمێنێ کە ئیشاڵە هەرەمێنێ تاوەکو پارتی خاوەنی جەماوەر و گەنج و پێکە سوکاری شەید و پێشمەرگە بێت پارتی هەر بە قووەتە بە هەر بە قووەتی ژەمێنێتەوە بۆیە هیچ هێزێک ناتوانێت ڕوبەڕووی پارتی و ڕوبەڕووی هەرێمی کوردستان بەرپرسەکانی پارتی دیموکراتی کوردستان تا چەند مژدەی سەرکەوتنی لیستی 190 بە هاوڵاتیانی کوردستان و سلێمانی دەدەن پشتبەستن بە ڕابردوو بە تاریخ بە دەستکەوتەکان پشتبەستن بە ئێستا بەرەو ئایندەیەکی گەشت کە ئەمانەوێ پارتی سەرخەین و مژدەی سەرکەوتن ڕابگەێنین چی دڵنیاین لە جەماوەری کوردستان لە خەڵکی کوردستان ئەو حیزبە هەڵەبژێرەیە کە هەڵگری ئاڵای کوردستانە و ئەیەوێ خزمەت بکە و بەو دروشمەی کەیەتی ئارامی و ئاوەدانی پێکەوەی خۆراگری کاوە چوار وشەیە بەڵام دنیایەک مانای هەیە هەموو ماناکانی تیاکۆبەتەوە من هیوام سەرکەوتنی جەنابتانە خاڵێکی دیکەما وەکو کۆتا پرسیار لە بەڕاستی دەکەم ئەویش ئەوەیە لێکردنەوەی فلێکسەکانی کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان لێرە و لەوێت کە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان یعنی دەکرێت بڵین بە ڕۆژی ڕووناک فلێکسەکانیان لێ دەکرێتەوە وە فلێکسی کەسێکی کە لە حزبەکانی خۆیان هەڵدەواسرێت ئەمەش یەکێکە لەو خاڵانەی کە ئەم حزبانە کە لەم سلێمانیدا هەن هەوڵ نایەن ڕەنگە جیاوازەکان لەم شارەدا هەبێت و هەوڵ دەدەن خۆرەخکاری لە شارەکەدا دروستکەن پارتی خاوەن داستانە خاوەن مێژووە خاوەن ئەیلول و گوڵانە خاوەن شۆڕشی مەزنی ئەیلول و گوڵانی پێشکەوتن خوازە خاوەنی ڕاپەڕە و داستانی پردێ ئەبرام زیشکان بۆیە پارتی بەلێ ئەوان کە بیانەوێ پارتی بەوە لاوازکەن فلێکسی لێکەنەوە پارتی بەوانە ناڕوخێ پارتی ئەبرام زیشکان
بۆیە چاوەڕێ ئەوە ناکا کە فلێکسێکی لێ بکاتەوە خەڵک بەوە دەنگ بە پارتینەدا بگرە پارتی بەهێزترە بێ بە قووەترە بێ سەریش ئەکەوێ ئەم جارە بەرەو ئایندا ئەڕۆین بەرەو سەرکەوتنی من سپاسی جەنابتان دەکەم هیوادارم بەڕێستان لە پەرلەمانی کوردستاندا ببینمەوە بۆ دەنگ و پێگە باشەی کە لە ڕابردوودا دروستان کردووە لە ئەمڕۆدا هاوڵاتیانی سلێمانی دەنگ بدەن بە کاندیدێکی بەهێز کە ژمارەکەی 56ە لەسەر لیستی 190 پارتی دموکراتی کوردستان. من بەڕێست بەجێ دێڵم لە پاش ماڵاواییکردنم لە بیسەر و بینەرەکانم بەڕێستان دەتوانن بانگەشەی خۆتان بکەن. دووبارە سپاس بۆ جەنابتان. سپاس کاک دیلمان، سپاس بۆ جەناب. زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان، سپاس بۆ ئێوەش کە تاو کات بیسەر و بینەری بەرنامەی بازنەی هەڵبژاردن بوون. من هەمیشە گوتومەوە دەشیلێمەوە پێداگیریش دەکەم ئەوانەی واو بربژێرە باشانەی کە لەم بەرنامەدا قسەیان لەگەڵا دەکرێت، ڕاکانیان وەردەگرێت، فکریان وەردەگرێت، پلان و پرۆژەکانیان وەردەگیرێت، ئەوانن کە خزمەت بە ئایندەی هەرێمی کوردستان دەکەن، ئەوانن کە دەیانوێت تاکێکی تەندروست، ژیانێکی تەندروست، ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیان و تەواوی چین و توێژەکان دروستکەن. دووبارە سپاس بۆ میوانی بەڕێزی بەرنامەم محەممەد عومەر کاکە وەکو بربژێری 56 لیستی 190 پارتی دموکراتی کوردستان. دیلمان خەسەوە بەجێتان دێڵم و خواتان لەگەڵ بێت. دەنگ دەری بەڕێز سڵاو. من محەممەد عومەر کاکە خۆشناو محەممەدی قوتابیان ناسراوم بە شانازیەوە 14 ساڵ لە ڕیزەکانی یەکێتی قوتابیانی کوردستان کارم کردووە تا گەیشتوم بە بەرپرسی لە قیزانکۆ و پەیمانگاکانی سلێمانی یەکێتی قوتابیانی کوردستان. کاندیدی ژمارە 56م لەسەر لیستی 190 پارتی دموکراتی کوردستان. ئەمەوێ زمانی خەڵک بم لە پەرلەمان، ئەمێ زمانی هەموو چین و توێژەکان بم لە پەرلەمان، ئەمێ پشتیوانی گەنجی خاوەن بەهرە و خاوەن توانە و خاوەن بزنس بکەم بۆ ئەوی کە بتوانن بژێوی خۆیان دابین بکەن. ئەمەوێ زمانی هەموو ئەو گەنجانە بم کە ئەیانەوێ ڕوو لە وڵات بکەن لە پێناو ڕوو لە دەرەوەی وڵات بکەن لە پێناو بەدەستهێنانی بژێوی ژیانیان. بۆیە دەنگدان بە لیستی 190 پارتی دەنگدان بە ژمارە 56 کاندیدی دڵخوازی خۆتان زمانی ئێوە بم لە پەرلەمان چاو گوێی پەرلەمانە بم لە ناو خەڵک.